سڵاوتان لەبێت بەیانیتان باش لە بەیانی 24ێکی دیکە من سۆڤان فەرمانم و ئەمڕۆ ئەم پرۆگرامەتان پێشکەشەکەم بەو هیوایی کە بەیانێکی پڕ لە شادی لە خۆشی لە تەندروستیتان دەست پێ کردبێت لەگەڵمان بنەم بەیانیە کۆمەڵێ بڕگە و بابەتمان هەیە کە بەیەکەوە سەیری دەکەین تاوتوێی ئەەکەین قسەی لەسەر ئەەکەین و ئەو بابەتانەشی کە پڕن لە زانیاری ستافی پرۆگرامی بەیانی 24 ڕۆژانە ئامادەی دەکات بۆ ئەوەی کە بینەرانی ئێمە سوودمەند بن لەو زانیاریە نوێیانەی کە ئێستا هەیە. باشە بابزانی ئەمڕۆ ئەو بابەتانی کە من سەرنجام دەخەمە سەر چییە؟ دەزانین کە هەمومان ئالوودەی تۆڕە کۆمەڵایەتەکانین. ئەڵێم هەمومان بەبەستم لە بەشێکی زۆری خەڵکە. ڕەنگە کەسانێک هەبن کە کەمتر ئالوودەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بن و هەروەها کاریگەری کردبێتە سەر ژیانیان. بەڵام بەشێکی دیکە هەنکە زۆر کاریگەری هەیە لەسەر ژیانیان و بە تایبەتی بۆتە بەشێک لە پیشەکەشیان یان هەندێک کەس هەیە کە ئەسڵەن پیشەکەی ئەوەیە کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان کار بکات و لەڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بژێوی ژیانی خۆی بەسەر بەدەست بێنێت. جا ئەمە کاریگەری باشی هەیە و خراپیشی هەیە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. بەگشتی باسی تۆڕە کۆمەڵایەتەکان دەکەین. جگە لەوەش دەچینە باکووری کوردستان و لەوێ دەتان بەمە ماڵی دەنگبێژانە. ئەمانە ئەو بابەتانن کە ئەم بەیانیە باسی لێواکەین و لەگەڵمان بن بابزانین پرۆگرام جگە لەوانە چی دیکە لە راپۆرت و پاکێجی بۆ ئێوەی بینەر ئامادە کردوون. هەموو نەتەوەیەک مێژوو سەروەری هەیە بۆ نەوەکانی بیگەڕێتەوە وەکو مێژوویەک وەکو گێڕانەوەیەک هەندێک جار بە پەرتووکە هەندێک جار بە هۆنراوەیە هەندێک جار بە گرتەیەکی ڤیدۆیە مێژوویەکە ئیتر بە هەر شێوەیەک بێت ئەچێتە ناو مێژووی نەتەوەیەکەوە و دواتر ئەو نەتەوەی شانازی پێواکات. ئێمەی کوردیش مێژوومان پڕە لە شانازی. یەکێکە لە شانازیەکان کە بەرخودان و کۆڵنەدانی بارزانەکان بووە کە دواتر ڕژێمی پێشووی بە ئەس پرۆسەیەکی جێنۆسایدی بەرامبەریان ئەنجام داوە. زیاتر لە 8,000 بارزانی کەوتنە بەر ئەو شاڵاوە و شەهیدکران. ئەمڕۆ فڵای 24 چۆتە مۆنۆمنتی شەهیدان لە بارزان و دیوێکی دیکەی مێژووی بەرخودانی بارزانیەکان پیشانەدات. خیر به فلای 24 بو سر مینومنتا جینوساید کریت بارزانیا از سیروان لطیف حاجی یکی کم جه کرد انفال کریا او پروژه به یک جه دستکوتت هر گرینگت کابینان نویا حکومت هرم کردستان تیتا هجمار کرن گل سر امر جناب سروک بارزانی و راسپاردا سروک حکومت هرم کردستان لتموزا سال 2020 هاتا جیبجی کردن لجیر سرپرشتی راستاوخوی جناب ملا مصطفی بارزانی. گرینگی و مونومنتی وکو سمبوله که بو ناساندنا جینوسایدا بارزانیا به ملت دنیای و برجسته کرنا و کاراساته و جیلی دهاتی. پروسا جینوساید کرنا بارزانیا هولانتی تجمار کرن که رژیمت یک لدو یکت حکومت عراقی گیر نبر بوش نوبرنو قرکرنا ملت بارزانی. به حقیقت جلای مروی و زیانکا زور لمدا چونکی 8,000 ظلامت ما هاتنا دست به سر کرن و جناو برن بله به خوراگیری و اراده و قربانی دای که خوش کد ما امشاین و خونا رژیم آشنا چویا بحث جناو ببین و بوان و بو همه دنیایش دیار کن که اراده و خوراگیری و بیرو باورد جنت بارزانیا اگر لظلامت و زیادتر نبیتن کمتر نینه.
با سەرێک لە باکوور بدەین بچینە ناوەندێکی هونەری کە ماڵی دەنگبێژانە لە دیاربەکر. ئەم شوێنە بۆتە شوێنێکە ئەو دەنگە ڕەسەنانەی کەوا ساڵانێکی زۆرە پارێزگاریان لێ ئەکرێت و لە کولتوری کوردی ئەکرێت لەوێ لەم شارە ناوەندێکیان هەیە ناویان ناوە ماڵی دەنگبێژان. ئەم ماڵە مێژوویەکی درێژیشی هەیە لەم شارە و تەمەنی سەروی 100 ساڵە. با پێکەوە سەرێک لەو ماڵە بدەین. لو غارو مشنا كان مشي مول قم قم وي 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 لبنا وي دام كان مشي مول قم قم وي 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 وقلبنا وي احمد مرابط كي جو كش حصل شكرا اجمرا في شكام وي دنگویژی یعنی گرم مرد پیچوک به مرد دنگویژی بکه یعنی مرد پیچوک به دنگویژی بکه یعنی عمر مرد 15 سال به 14 سال به گرم مرد جوی قاعده جوی چاقه ده دنگویژی بکه هانتویژی دنگویژی بره کی بون دنگویژی بره مثلا اپراسو بون شاکر بون زهار بون صدیق قارلی آوای بون حسین ارگونوزی بون جوان ویدا جی زاتانی عبدال زینه فرزه وانا بون لا برا وانا من وابل الدنيا هاري واي 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 لدي دار بس تلور من ازار كوري من ما هلا بالغ بدي سمال مال بشار وسيد ونظام مدامو شم شم احمد شم جزيره بله وقتی که از باغ خلا گده بون تیبیامن ابشته به گوندا یایلا زوزانا ملده به شبکی داتانی گویلو درویش هاتنه اجمالا اول البانی خن ای بیتا بجی قصیدا بجی طبی تلویزیون نمو تلویزیون امو مد گوجونا حتی ساعت و یک کنیف ام داتن مالی خواه دو سر اسبی او گون جمالا مثل اشیام بشدانی گو اجا قوام جا جمالا بیتو کتنه یا او زمان یا او شاجی عربه چخو طبی کیم و تنه بوجی وقتی ما دعوت کشید بو ما بوک سوال حسبت کرد بلکه طبی شاشف کی بو پوشی کی بو و بخشای بو شکیت نبو از شدنی و شواج ترا سر خواب بدم سر قندا خداره لو مدولی بیه گوارا بی بلیل نفه مالا مبحیران و بشنات زرا و گریدان لی زرکوپی از پر قائلم از گزاری دنگبیجا بکه یعنی از پر مراقبیم از قاعد نزانی دو کلمه از بیه یعنی از او ناکن ولی از هین 15 سال بجی برد از گزاری دکن یعنی وقتا هین رای دماید و هاگو تری کلام دگود از گزاری دکن شویه چایدن نما 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 لویوی آقا لویوی محمد لویوی در دو کلی محمد سعود آقا لو که در قوری سوار جیپه بوزه دلی مکرچ گیل دنیا لویوی قشبیر ناب لویوی دێنە سەر بابەتێکی یاسایی. ئێوە دەزانن کە ئەوانەی لە کۆلژی یاسا بن دەزانن ئەو مادە یاسایانێکی هەیە هەمووی بە زمانی عەرەبیە. بەڵام ئێستا لە مۆدووە لە کوردستان دەبێت بە زمانی کوردی ئەو بڕیارانەی کە لە دادگا دەرئەچێت بە زمانی کوردی بێت چونکە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لە دوا کۆبوونەوەی خۆی بە پشتبەستن بە مادەی 6 لە یاسای ژمارە 23 ساڵی 2007 دەسەڵاتی دادوەری و هەروەها مادەی 6 یاسای ژمارە 6 ساڵی 2014 هی زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان بڕیاریدا بە کوردی نووسینی بڕیارەکانی دادگا و هەموو ئەو ڕێکارە دادوەریانی کە لە دادگاکانی هەرێمی کوردستان پێڕەوەکرێن. تەنیا لە کاتی پێویستە ئەتوانن بە زمانی عەرەبی بنووسن. پێشتر لە دادگاکان دادوەرەکان و پارێزەرەکان زمانی عەرەبیان بۆ نووسینی بڕیارەکان بەکارەهێنا بەڵام بۆ لە مەودووە مەرجە زمانی کوردی بەکاربهێنێت.
بەمبەستی یەخستنی زمانی کوردی لە دادگاکان ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بڕیاریدا بۆ لەمە دوا بڕیارەکانی دادگا و ڕێکارە دادوەریەکان بە کوردی بنووسرێت لە گشت دادگاکانی هەرێمی کوردستان تەنیا لە کاتی پێویست بە زمانی عەرەبی بنووسرێت. هەماهەنگی لەگەر ئەنجومەنی دادوەری کە هەموو ئەو دامەزراوانەی ناو استراتیژیەکە ناویان هاتووە کە دەبی ئامانجەکانی استراتیژیەکە جێبەجێ بکەن ڕێخەر و لیژنێکی هاوبەشیان هەیە لەگەر دەستەی دەستپاچی بۆ جێبەجێکردنی ئامانجەکان. یەک لەو ئامانجانەی ئەنجومەنی دادوەری ئەوە بوو ئەوەی باسم کرد بە کوردیکردنی کاروباری دادگاکان. ئەم ئەنجومەنە کە ئامانجەکانی استراتیژیەکەی لە ئێمە وەرگرت بە فەرمی لەگەر ئەنجومەنی دادوەری تاوتوێ کرا و بووە بڕیار ئێستا بە خۆشحاڵیەوە بڕیارێکی مولزەمە بۆ هەموو دادوەرە بەڕێزەکانی هەرێمی کوردستان. پێشتر لە دادگاکان دادوەران و پارێزەران زمانی عەرەبیان بۆ نووسینی بڕیارەکان بەکاردێنا و تەنیا داواکاری هەوڵاتیان و سکاڵاکان بە کوردی دەنووسران، بەڵام ئێستا دەبێت سکاڵا و نووسینی بڕیار زمانی کوردی بن. سەرۆکی سندیکەی پارێزەرانیش بڕیاری بە کوردیکردنی زمانی دادگاکان بە هەنگاوێکی گرنگ و پێویست دەزانێت. دەبێتە بڕیار تر دەبی هەمومان پێی پابند بین. ڕەنگە با بڵێن لە سەرەتای کارەکە زۆر ئاستەنگ بێتە پێش، بەڵام پێویستەمە ئەو ئاستەنگانە لابدەین و زاڵ بین بەسەریدا و کارەکانی خۆمان بکەین و ئەمە مافێکی سروشتی ئێمە و ئی خەڵکەکەشە و ئەرکە و پێویستیشە. بەڕاستی دەبایە زووتریش بکرا بە ئەو شتە، بەڵام ئێستاش کوردگۆتەنی نەچۆ بچی زۆر باشە لە کاتی خۆیەتی و پێویستی شەیشی لەسەر بکەین و زۆر بەجددی. بە کوردی نووسینی بڕیاری دادگاکان لە گشت دادگاکانی هەرێمی کوردستان خواستی بەشێکی زۆری ئەکادمی و خەمخۆرانی زمانی کوردی بوو. جگە لە دەرکردنی ئەم بڕیارە لایەنەکان سەرقاڵی ئامادەکردنی فەرهەنگێکی یاسایی یەکگرتووی کوردین بۆ یەخستنی زمان و دەستەواشە یاساییەکان بە سەرپەرشتی ئەنجومەنی دادوەری و نوێنەرایەتیەرێک لە پەرلەمان و وەزارەتی داد و دەستەی دەستپاچی و ئەکادیمیای کوردی بەڕێوە دەچن. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. زۆرێک لە پیشەکان دەزانین کە دەکەوینە ڕۆژی هەینیەوە کاتێ بمانەوێت پشووەەر بگرین، بەڵام هەندێک پیشە هەیە کە ڕۆژی تایبەتی خۆیانیان هەیە بۆ ئەوەی کە پشووەەر بگرن. جا ئەوەی سەرتاش بێت و ئەوە دەزانێت کە سەرتاشەکان ڕۆژی سێشەمان ڕۆژی پشویانە. گەنجێک هەیە ئەو ڕۆژەش پشووەەر ناگرێت بۆ لەبەرەوەی کە وریا تاهیر کە گەنجێکی دانیشتووی شاری هەڵەبجەیە ئەو کاری دەلاکیەکەی لە ڕۆژی سێشەمان ئەباتە قوتابخانەکانەوە کە ڕۆژی پشووی خۆیەتی. وریا دەیەوێت بەم شێوەیە کارێکی خۆبەخشی بکات وە ئەو بارەی کە لەسەر شانی خانەوادەکان هەیە کە کەم دەرامەتن بەم شێوەیە ئەمیش یارمەتی دەریان بێت لەو ئەرکە و بڕوای وایە کە هەموو کەسێک لە ڕێگەی پێشەکەیەوە ئەتوانێت خزمەت بەچینێکی کۆمەڵگای شارەکەی خۆی بکات. با بچین و کارەکەی وریا ببینین لە قوتابخانەکە. نازانم بۆمانە گونجیان نەجای خاتە ئەگە بۆمان کرا تەلەفۆن بووە. ڕۆژانی سێشەمان پشووە پشووی خۆمانەوە بڵێن بیرمان کردەوە کە ئیشێکی خۆبەخشی بکەین. ڕۆژەکەمان هەموو ڕۆژەکان دوکانمانە بۆ ڕۆژی سێشەمان پشوو بۆ ڕۆژەمان دیاری کردەوە ڕۆژی ئیشی خۆبەخشی مەکتەبەکانمان هەڵبژاردەوە خزمەتە مناڵانە بکەین. ئینشەڵا بۆ هەفتەی داهاتوو قوتابخانەی گوندی عەرەبمان دیاری کردووە. ئەو قوتابخانانی کە دوورەدەستن لە شارەوە هەوڵە دێن لە دوایم قوتابخانەوەی تر قوتابخانەکانی دەرەوەی شار دیاری کرد. دێنە قوتابخانەوە بە بەڕێوەبەری قوتابخانەکەڵێن کە زیاتر ئەو خوێندکارانەمان بۆ بنێرن کە باری ئەزانین باری داراییان باش نییە و خوێندکاری ژەیە خۆی پێی خۆشە و حەز بەوەیەکە کە لێرە سەری چاکە بۆی چاکەین بە بێت جیاوازی. بەس هەوڵێن زیاترەوانی کە باری داراییان باش نیە و توانای سەرچاکردنیان کەم. ئێمە ساڵانی پێشوو لە ناو بازار خۆبەخشی ئیشمان کرد. بەزیم ساڵ
وا پێمان باشتر بوو کە بێنە ناو قوتابخانەکان و بۆ سەرچاکردنی مناڵەکان و گرنگێکی زۆری هەیە هەر کەس لە باری شەکەی خۆیان هاوکاری کەسانی ترکە هاوکاری ئەو کەسانە کە باری داراییان باش نییە. جا لەو بابەتانە دەینە سەر ئەو تەورەی کە وتمان باسی لێوکەین گفتوگۆی لێەکەین ئەویش سەبارەت بە کاریگەریەکانی تۆڕی کۆمەڵایەتیە لەسەر تاکەکان چ بە ئەرێنەکەی و چ بە نەرێنیەکەی و چەند ئەتوانێت تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەری لەسەرمان هەبێت کە چوون ئێستا بۆتە بەشێکی سەرەکی لە ژیانی هەر تاکێک لە ئێمە چ لە ڕووی کار و پیشەکەمانەوە بێت چ لە ڕووی بەسەربردننی کاتەوە بێت ئێمە تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارهێنین جا یەک جۆریش نییە چەنەها جۆری تۆڕی کۆمەڵایەتیمان هەیە ئەم بانیە سەرتیب ڕەئوف دەروونناسی کلینیکی لەگەڵمان میوانە لە ناو ستۆدیۆ لەگەڵمانەوێت سەبارەت بە تۆڕە کۆمەڵاتیەکان و کاریگەریەکانی قساکەین بەخێراتی کاکسرتی زۆر سپاس بیانتان باش سپاس بەگشتی هەمیشە گلەی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە بەڵام لە لایەکێتی کەشەوە دەزانین ئەگەر هەر کارێک بگرین دوو لایەنی هەیە لایەنی باشە و لایەنە نەرێنیەکەی ئەوش کەوتۆتە سەر خودی ئێمە کە چۆن بەکاری بێنین بەگشتی لە کوردستان تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن بەڕێوە ئەچێت خەڵک چۆن ئەم ئالێتە تازایی کە هەم پێشکەوتنێک کە هەیە بۆ کوردستان چۆنە کاریگەریەکانی چۆنە لەسەر کۆمەڵگەی کوردی بەڵێ لە ڕاستیە ئینتەرنێت بمانەوە نەمانەوێ ڕاستێکی هاشاڵ نەگرەکە بەشداری کارایی هەیە لە سوڕی ژیانی هەرێکێک لە ئێمەدا یعنی لەگەڵ پێشکەوتنی ژیان و زیادبوونی ویستی تاکەکان و گۆڕانکاری لە ویستی تاکەکاندا پلاتفۆرمەکان یاخود ڕێگەکانی گەیشتن بە وەسائلەکان دەگۆڕدرێن کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا تەکنۆلۆژیا بە شێوازێکی گشتی ڕۆڵەشی زۆر کاریگەری هەیە لە سوور ژیانی تاکەکان و ئینتەرنێت بە تایبەتی کە ئینسان بە هەردوو بارەکەدا دەتوانێت کاریگەری هەبێ. باشە کاک سەرتیب ئەوەی کە گرنگە لە ڕووی نەرێنیەکەەوە باسی لێ بکرێت ئەوەی کە ئێمە وەکو هەر تاکێک کە تۆڕی کۆمەڵایەتی بەکار ئەهێنین تا چەندە وەکو نەرێنێکی کاریگەریمان لەسەر بێت هۆکەی چی ئەگەر بە شێوەیەکی نەرێنی کاریگەری هەیە؟ ئۆکەی کاتێک ئێمە باسی کاریگەرە نەرێنەکانی دەکەین کاریگەرە نەرێنەکانی فرەجۆرن دەکرێت کاریگەری نەرێنی لەسەر دەرونی تاکە کە هەبێ دەکرێت کاریگەری دەرونی لەسەر باری جستەی بەکارهێنەرەکە هەبێ و دەکرێت کاریگەری دەرونی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی شەبێت بۆ هەر یەک لەم بابەتانە ئێمە هۆکاری جیاوازمان هەیە بەڵام من لێرەدا پێم باشە کە بەکارهێنان بکەم بۆ سێ بەشەوە پێش بەکارهێنان و لە کاتی بەکارهێناندا و دوای بەکارهێنان کاتێک کە کەسێک گرفتێکی کۆمەڵایەتی هەیە دەتوانێت ڕەنگە سەر بچێشێ بۆ بەکارهێنانی ئینتەرنێت باشەوە لە کاتی ئینتەرنێتدا کاتێک کە دەبینێ چێژی لێ دەبینێت لە بەکارهێنانی ئینتەرنێت و دووری دەخاتەوە لە چێشە کۆمەڵایەتیەکە دواتر بەردەوام دەبێت دوای ماوەیەکی زۆر هەست دەکات کە ئەو کەسە بە جۆرێک لە جۆرەکان وەکو گرێدرانێک هەیە لە نێوان ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە ناتوانێت بە ئاسانی وازی لێ بێنێت ینی ئالوودەیە بین ناوی دەدرێت ئالوودەبوون بڵێ فەوە قۆناغی پاش ئالوودەبوونە کە کەسەکە بەردەوام بیرکردنەوەکانی داوای ئەوە دەکەن کە ئینتەرنێت بەکاربێنێ چونچی وەکو سەرچاوەیەکی چێژ بەخش دێتە بەرچاوی. باشە لە ڕووی دەرونیەوە کاک سەرتیب ئایا دروستە دەوترێت کە ئەوەندەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە سەیری شتێکەکەین ئەوەندە لە ڕووی دەروونەوە کاریگەری ئەبێ لە سەرمان ئەوەندە نییە کە ئێمە شتێک تەجروبە بکەین لە ژیانمان و مارەسەی بکەین واتە کاریگەری ئەوەی کە دەیبینین زۆر زیاترە وەک لەوەی کە ئێمە مارەسەیەکەین ڕۆژانە هەڵسوکەوتی پێەکەین. لە ڕاستیە ئەوە شتێک نییە کە ئێمە بتوانین سنادی زۆر بخەینە بەڵام وەکو ئەو کەناڵە تەواصلانی کە ئینسان هەتی ینی جۆگەکانی پەیوەندیکردن ئینسان کاتێک شتێک زۆر لە لای دەمێنێتەوە کە بە زیاد لە هەستەوەرێک بەری بکەوێ کە ئێمە ئینتەرنێت زۆر کات دەڵێن ئەو شتانی کە لە ئینتەرنێتان ئێمە وەری دەگرین زۆر زوو لە بیرمان دەچێتەوە بۆ چونکی ئێمە بەرکەوتەی کەممان هەیە لەگەڵ ئەو زانیاریانە
کە دەیخوێنینەوە دواتریش کۆمەڵێک زانیاری زۆر و زەبەندن ئێمە لە کاتێکی کەمدا دەیخوێنینەوە و گەیشتن پێیان ئاسانە لەبەرەوە من پێم وایە کاتێک کەسێک پراکتیزەی زانیاریەکان دەکات لە ژیانی ڕاستەقینەدا زۆر ئاسانتر و باشتر دەتوانێت زانیارەکە لە هەگوی خۆیدا بهێڵێتەوە بەڵام زانیارەکانی ئینتەرنێت هەمیشە ئەم خاڵە لەسەر زانیاری وەرگتن لە ئینتەرنێتە باز دەکرێت کە ناتوانێت زانیاریەکان بە ماوەیەکی دوور بمێننەوە لەبەرەوەی ئەو کەسە زۆر بە شێوازەشی ئاسان دەستی بدەگا بە زانیاریەکان و هەر کاتێک پێویستی بێ دەتوانێت بگەڕێتەوە بۆیان بۆی ئەو زانیاریانە ناتوانن بە ئاسانی پرۆسس بن لە مشکی کەسەکەیە باشە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانی کە ئێمە دروستە بێت لە نێوانمانە ڕەنگە من و جەنابە هیچ کات یەکتریمان نەبینی بە بەڵام لە پشتی شاشەیەکی زیرەکەەوە زۆر خاتری یەکمان بێت زۆر هاوڕەیەکی تون و تۆڵیمان لە بینە هەبێت تا چەندە لە ڕووی دەرونیەوەمە کاریگەری دەخاتە سەرمان ئیتر ئەو خەڵکی کە بە بالفعل چەنەڵێ بە هەر بەڕاستی لە دەوروبەری ئێمن زۆر خواستمان لەسەریانەوێ بەڵام ئەو کەسێک کە لە پشتی شاشەیەکی مۆبایلەوەیە یان ئایپادێکەوەیە تۆ زۆر ببەسری بەو کەسەوە تا چەندەمە کاریگەریەکی خراپە بۆ سەر تاکێکی ئینتەرنێت کاریگەریەکانی ئینتەرنێت لە سەر چەند لایەنێک وەکو باسمان کرد دەکرێت کاریگەری هەبێ بەڵام ئێمە بەگشتی کاتێک کە باز لە گرفتەکانی ئینتەرنێت دەکەین ئینتەرنێت بە شێوازێکی ئاسایی بەکارهێنان لە نێوان 20 بۆ 34 سعات لە هەفتەیەکدا بەکارهێنانێکی زۆر ئاساییە هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێت بۆ کاروباری پێویستی خۆی کامەش دەکاتە ڕۆژانە لە نێوان 2 بۆ 3 سعات شتێکی ئاساییە بەکاری بهێنێ بەڵام ئێمە هۆکاری بەکارهێنانی ئینتەرنێت لێرانە دێتە ئاراوە ئێمە بۆ ئینتەرنێت بەکاردێنین و ئەو پلاتفۆرمانەیە خودت ئەو کەناڵانە چین زیاتر بە دوایاندا دەگەڕین ئێمە پێویستمان پێیانە یەک لەو جویانی کە ئالەدووبوون دروست دەکات ئەوەیە کە پێی دەوترێت سایبەر ریلیشنشیپ ئەدیکشن کە واتە ئالەدەبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کەسێک کاتێک گرفتێکی کۆمەڵایەتی هەیە لەوانەیە گرفتی متمانە بەخۆبوونی هەبێت لە ناو کۆمەڵگەدا یاخود ئەوە تا لە ژینگەیەکا گەورە بووە کە ڕەزامەند نییە بەو ژینگەی کە تایە گەورە بووە بۆیە پەنا دەباتە بەر ئەو پەیوەندیانەی کە دەتوانێت پراکتیزەی بکە بە شێوازێک کە زیاتر تەمسیلی کەسایەتی بکە کە خۆی ئارەزوو دەکات کە لە ژیانی ڕاستەقینێدا ڕەنگە نەتوانێت ئەو کەسە زۆری کاتوایان لێ ناکات بۆ نمونە کەسێک کاتی زۆرە نازانێت چی بکە مۆبایلێکە گرێ بە دەستیەوەی تر لەو دیوی مۆبایلەکە هەر کەسێکە قسەی لەگەڵا ئاکات کاتی لەگەڵ وەسەرەبات مەبەستم ئەوە لە ڕووی دەرونیەوە کێشەکە و گرفتەکە لەکوێیە بۆ ئێمە خەڵکێک هەیە کە خۆ دواتری بە شێکی پراکتیزە ئەیبینین ئەتوانی دەردەدڵی لەگەڵ کی قسەی لەگەڵکی بەڵام لەگەڵەوە نایکی هەچی لەگەڵ کەسێکا قساکەی کە تۆ هەر نەشەبینیوە ناشزانی کە متمانەشی پێکەی هاوڕێتیشی لەگەڵ دروستەکەی ڕۆژانە کۆمەڵشتی تایبەتی خۆشتی بۆ باسەکەی کێشەکە لەکوێ لە ڕووی دەرونیەوە کێشەکە چەند خاڵێک دەگرێتەوە لێرەدا ئێمە ئەو بابەتە زۆر لەوە فراوانترەکە تەنها بە خاڵێکە کۆتایی پێبێنین بەڵام ئەوەی کە من دەمێ باسی کەم پێش ئەوەی کە کەسێک هانا بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بۆ دروستکردنی پەیوەندی ئێمە باسمان کرد پێش ئالوودەبوونمان پێش بەکارهێنانمان هەیە کۆمەڵێک فاکتەر هەیە کەوا دەکەن ئەو کەسە بۆ ئەو ئاراستەیە ئینتەرنێت بەکاربێنێ بۆ نمونە کاتێک کەسێک وەکو باسمان کرد متمانە بەخۆبوونی کەمە لەلایەنی کۆمەڵایەتیەوە هاوڕێتی لەگەڵا ناکرێت ناتوانێت پەیوەندی بەباشی ببەستێ لەگەڵ کەسانی دەوروبەریە لە ناو خزم و کەسێک نییە بۆ نمونە لەوانەیە پێش پشتی پێ ببەسترێ لەبەر ئەوە من پێم وایە کە ئەو کەسە کاتێک دەبینێ وەسایلێکتر هەیە جۆگەیشتر هەیە بۆی کە پەنای بۆ بەرێت پشت دەبەستێ بە ئینتەرنێت بە بەکارهێنانی ئینتەرنێت و لەوانەشدا دروستکردنی پەیوەندی و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە ئەوشمان بیر نەچێت کۆمەڵێک کەسمان هەیە کە تەنها لەسەر یەک پلاتفۆرم ئالوودەبوونە ئینتەرنێت بە شێوازە گشتەکەی دەکرێت ئالوودەبوون لە چەند لایەنێکدا دروست بوون کەسێک تەنها لەسەر فەیسبوک ئالوودەبووە کۆمەڵێک لەسەر تیکتۆک کۆمەڵێک لەسەر ئەو پلاتفۆرم و ئەمەوانە تاک متمانەی بە دنیای ڕاستی خۆی نەبێت و لەسەر دنیایکی خەیاڵی بژی بەڵێ بێگومان وایە بەڵام ئێمە ناتوانین بڵێن دنیایکی خەیاڵیە لەوانەیە زۆر کاتێک ئێمە ئینتەرنێت بەکاردێنین دەبینین زانیاریەکان زۆر بە خێرایی دەگەن بە ئێمە
بۆ نمونە من لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتیەکانە ئەڵم جگە لە باسی زانیاری چونکە ئەو پەیوەندیانە پەیوەندیەکن ڕەنگە تۆ هیچ کات دەستت نەگات بەو کەسە ڕەنگە تۆ هەر نەیبینی لە وڵاتێکی تر بێت بەڵام دنیایەکی خەیاڵە بەڵام تۆ لە ڕاستیە وازانی لە ڕاستیە لەگەڵیا ئەژیت مەبەستمە تا چەندێک کاریگەری خاتە سەر دەرونی مرۆڤێک کە ئیتر لەم و دوا لە ناو ئەو دنیا ڕاستیە کە هێتی نەتوانێت ئەو هەڵس و کەوتانی کە دروستن ئەنجامیان بدەن هەمیشە بیری لەلای ئەوەیە کەی بگا بەو خەیاڵە بڵێ بێگومانەوە یەکێکە لە گرفتەکان کە کاتێک کەسێک فانتازیاک بە خۆی دروست دەکا و خۆی دەخاتە ناو فانتازیا و هەوڵ دەدا بە شێوازی لە شێوازەکان بگات بۆ فانتازیەوە پەیوەندی دروستکردن لەگەڵ کەسانی تر وەکو کەنالێک دەبینە بەڵام کاتێک بە تێپەڕبوونی کات وردە وردە ماوەیەکی زۆر تێدەپەڕێت تێدەگالەوەی کە ئاسان نییە گەیشتن بۆ فانتازیایی کە دایناوە لە مێشکی خۆیان ئەو کاتە کاریگەریەکانی تر دەردەکەون مەترسی خەمۆکی هەیە بەڵێ مەترسیەوە هەیە کە دوورکەوێتەوە لە کۆمەڵگا زیاتر و زیاتر مەترسیەوە هەیە کە پەنا بۆ پلتفۆرمی تر بەرێت وەکو جێگرەوە لەوانەیە زۆر کات کەسەکانە هەوڵی خوازاردان بدەن تا ئەو ئاستەی کە مەسەلەن خەمۆکیێکی قوڵتریان توش دەبێەوە هەستیش دەکەن کە لە کۆمەلگادا پاڵپشتی پێویستیان نییە و ئەوەی کە هەیە حکومدانە لە سەریان و لۆمەکردنیانە لەسەر ڕفتارانی کە ئەنجامیان داوە لەو کاتەیە کەسەکە خەمۆکی دای دەگرێت هەستەکە کە بەتەنیایە و لەوانەیە زۆر کات سەرپێشە بۆ بیری خۆکوژی دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەین سەرتی ئەوف دەرووناسی کلینیکی ئەم بەیانی لەگەڵ ئێمە میوان بوویت سپاس دەکەین زۆر سپاس باش بەردەوامە بین لەگەڵتانە دیسانەوە دەچمە باکووری کوردستان لە دیاربەکری باکووری کوردستان لەم چەند ساڵەی دواییدا چاندنی پەموو فراوان بووە جوتیارانی ناوچەکە چاویان بەوەیە کە بەم زیادبوونە داهاتیشیان زیاد بکە بەڵام دەڵێن کە ڕۆژ لە دوای ڕۆژ تێچویان لە بەرزبوونەوەیە ئەویش ناومێدی بۆ ئەوان دروست کرد Divê serdemê de li deşta Diyarbekirê pembû zeviyan spîkiriye û cotkar û karker jî dest bi berhevkirina berhemên pembûkirine. Karkerên ku di pembû da kar dikin balê dikşînin ku zehmetiyên kar hene lê ji ber ku li bajêrê xwe kar peyda dikin û bi hev re kar dikin jî kêfxweşin. پێنجاڵە ڕادبێ و پێنج ێوارێش جەریانی گەلێکی زەحمەتێ نیوی خوێندەوانش تەڤەیە ئینسانکی ڕۆژێ 100 کیلۆ 200 کیلۆ بەرەف دکێ 2 میلیۆن دا vebê 200 میلیۆن dikê torbakê arvan îro 500 میلیۆن tenkakî rûn 600 میلیۆن mazot 25 میلیۆن yani millet nikar ji nava viya derkeve Cotkarî û berhevkariya pembû li gel zehmetiyên xwe bi taybet ji bo keç û jinan û xwendekaran derfetekî peydakirina kar e û zêdetir nas û xizmên hev li nav zeviyekî kar dikin. Em hevalê xwe raxweşin ondan sonra pembû top dikin pembû xweş tê car heye em pîs bere dikin patron tên dixeyîdin car heye em xweş bere dikin ondan sonra hevalê me gelekî em hevran û xweşin ez sed pêncê gelek car heye 200 kîlo bere dikim Li deşta Diyarbekirê werzê çinîna pemûyê Diyarbekirê jî dest pê kiriye. Malbatên ku vî karî dikin ji serê sibê pêncan heta êvarê pemû berhev dikin. Lêçûn gazinca her du aliye ye. Lê dahata îsal bi dilê hem cotkara hem jî kesên ku berhevkariya vî karî dikin. Sidiq Eren, Kurdistan 24, Diyarbekir. وەرزی سەرما و زستان ئیدی وردە وردە لە کوردستان دەست پێکات وە لە ناوچەی کوێستانیەکانی کوردستانمان وەرزی سەرما کە دەستی پێکردووە زووتر لەوانەی ئێمە لە شارەکان گوندیشەکانی تر لە خەمی وەرگرتنی بەشەنەوتی ئەم ساڵن و چونکە ئەو شوێنانە زۆر زۆر ساردترە بێت بێگومان پێویستیشیان بە گەرمکرەوەی زیاتریشە ئەوان خۆزگە ئەخوازن کە زیاد لە بەرمیلێک نەوتیش وەربگرن بۆی کە ناچار نەبن داری وشک ببڕنەوە ساڵانە لە کوێستانەکانی کوردستان بەفرێکی زۆرە بارێت وە کوێستانەکان زستانێکی سەخت بەڕێەکەن ئەوش لە کاتێکدایە کە بۆ هەر خێزانێکی شارنشین و گوندنشین تەنیا یەک بەرمیل نەوتی سپی دەدرێت
وەرزی سەرما لێرە نزیک بۆتەوە. گوندی سیاگوێزی شارۆچکەی پێنجوێنە. زستانەکەی سەختە و زیاد لە مەترێک بەفری لێ دەبارێت. نەنەکافیا دانیشتووی گوندەکەی و باز لە سەختی زستان و نەبوونی نەوتی پێویستمان بۆ دەکات. لە بەخوا ناتوانم گاڵوێنێک نەوت بکڕم. ناتوانم بەخوا وەڵاهی ئەم کوڕا وەڵاڵی هەیە. سێ کەڕە لەی پاڕامەوە ئاڕۆڵی گیان تۆ دوو وەڕاڵم دار بۆ بێنە. ژیانی گوندە دوورە دەستە کوێستانیەکان بەراورد بە شارەکان قورسترا. بۆیە گوندشینەکان پەنا بۆ بڕینی داری وشک دەبن. چونکە ئەو نەوتی پێیان دەدرێت بەشیان ناکات تا سەرما سەختەکەی زستانی پێبەڕێ بکەن. هەموو ساڵێ لە پاییزە لەم کاتانە و دەڵەکەن بەدابڕین. چونکە ئێمە نەوتمان نییە بەرمیلێکمانێنە بەرمیلە بەشی هیچ تێ ناکە. ئیتر مەجبورە بێ دەستکەین بەدابڕین و هەموو ماڵێکی لۆریەکی ئێوە بەلایانی کەم. ئەگەر دار نەبڕین 5 بەرمیل 6 بەرمیلمان ئەوێ. هاوشێوەی شارنشینەکان تەنها یەک بەرمیل نەوت بە گوندنشینەکانیش دەدرێت. لە کاتێکدا ژیانی ئەو ناوچانە سەخترە و پێویستیان بە نەوتی زیاتر هەیە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت پێشنیازمان کردووە بەرمیلێک نەوت بەبێ بەرامبەر و بەرمیلێکیش بە پێگیرفانی هاوڵاتیان بدرێت. لە مانگی هەشتا داوای دابشکردنی نەوتمان کرۆ دابینکردنی نەوت بە جۆرێک کە بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان بەبێ بەرامبەر بدرێەوە بەرمیلێک نەوتیش بە کەمتر لە 50,000 دینار بدرێەوە. هەروەها تایبەتمەندی ئەو ناوچانش لە بەرچاو بگیرێت کە پلەی گەرمیان زۆر دابەزیە. گوندی سیاگوێز و زۆرینەی گوندە دوورە دەستەکانی پێنجوێن ساڵانە وەک شارەکان تەنها یەک بەرمیل نەوتیان پێدەدرێت. لەگەڵەوەی زستانێکی سەختیان هەیە و پێویستیان بە زیاد لە 4 بەرمیل نەوتە بۆ ئەوەی سۆبای دارهەڵنەکەن و دارنەبڕن. ساڵانە بەهۆی پێنەدانی نەوتی پێویست گوندنشینان ناچارن دارەوشکەکانی ژینگایی ناوچەکەیان ببڕنەوە. گوندنشینانی کوێستانشین لە چاوەڕوانی وەرگرتنی بەشەنەوتی ئەم ساڵدان وەک خۆیان باسییان لێوە دەکرد شوێنەکەیان ساردە و دوورە دەستن. ئەگەر بێت و بەر لە هاتنی وەرزی سەرما زیاد لە بەرمیلێک نەوتیان بەسەردا دابەژ نەکرێت ئەوە ناچارن دار ببڕنەوە بۆ بەڕێکردنی وەرزی زستان. ئەڤیناتا کوردستان 24 گوندی سیاگوێز. بەرگەری راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان عێراقێکێکە لەو 5 وڵاتەی کە بە شێوەیەکی گەورە کەوتۆتە ژێر کاریگەریەکانی کۆڕانکاری کەشوهەوا بە تایبەتی خۆڵباری کە بەو هۆیەوە ڕۆژانە نزیکەی 10 ملیار دینار زیان بە ئابووری عێراق دەگەێنێت. ڕاوێژکاری وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقیش پشتڕاستی دەکاتەوە کە لە 6 پارێزگای عێراق ڕێگە بە بەکارهێنانی ئاوی ژێرزەوی دراوە بۆ مەبەستی کشت و کاڵ ئەکامش مەترسی لە سەرچووکە ئاوی ژێرزەوی کەمەکاتەوە. ئەو ڕاوێژکارە هۆشداریشی لە ئەگەری ئەوەی داوە کە باران نەبارێت و وشکە ساڵی ڕوبەڕووی عێراق بێتەوە. لە عێراق دوو وەزارەت یەکێکیان هۆشداری دەدات سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا وشکە ساڵی، ئەوی دیکەیان ڕێگا بە کشت و کاڵکردن دەدات لە ئاوی بیر. وەزارەتی ژینگەی عێراق ڕای دەگەیەنێت دێدەگی ئاو لە خراپترین دۆخیدایە و ڕۆژانە نزیکەی 10 ملیار دینار زیانیان بەردەکەوێت بەهۆی گۆڕانی کەشوهەواوە. وەزارەتی سەرچاوەکانیش لە 6 پارێزگای عێراق ڕێگا بە کشت و کاڵکردن دەدات بە ئاوی بیر، بەڵام دەبێت تەکنەلۆژیای پێشکەوتوو بەکاربێنن. جاسم الفەلاحی وەزیری ژینگەی عێراق لا نوێترین لێدوانیدا ئاشکرای دەکات عێراق بە گوێرەی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان یەکێکە لەو 5 وڵاتەی بە شێوەیەکی گەورە کەوتووەتە ژێر کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا بە تایبەتی خۆڵبارین کە بۆ هۆیەوە ڕۆژانە نزیکەی 10 ملیار دینار زیان بە ئابووری عێراق دەکەوێت. بەهۆیەوە ئاستی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە و هەستیاری و چەندین نەخۆشی دیکە زیادی کردووە و پێویستیان بە چارەسەرە لەگەڵ چەندین زیانی دیکە لەسەر ئاستەکانی گواستنەوەی زەمینی و ئاسمانی و هەناردەکردنی بەرهەمەکانی نەوت. ڕوونیشی کردەوە گۆڕانی ژینگە بووە تا گەورەترین ئاڵنگاری کە ڕوبەڕووی عێراق بووەتەوە. هەروەها پلەکانی گەرما بە شێوەیەکی پێشبینی نەکراو بەرز بووەتەوە سەرڕای فراوانبوونی ڕوبەری بە بیابان بوون بەهۆی وشکە ساڵی. لە هەمان کاتدا ئاستی خۆڵبارین بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. لەلایەکی دیکەوە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ڕای دەگەێنێت پلانی وەزارەتەکە بۆ نەخشەی بەکارهێنانی ئاوی ژێرزەوی بە مەبەستی کشتوکاڵی لە بیابانەکانی سەلاحەدین، ئەنبار، نەجەف، کەربەلا، سەماوە و دیوانیا پەیوەستن بە ڕێبازی کارکردنی وەزارەت بۆ گرتنەبەری شێوازێک بۆ بەکارهێنانی دادپەروەرانی ئاوی ژێرزەوی بە مەبەستی ئاودێری. ئەوەندی ئاب ڕاوێژکاری وەزارەتەکە هەواڵەکەی پشتڕاست کردووەتەوە و ڕایگەیاندووە.
وەزارەت ناتوانێت ڕەزامەندی بدات بۆ هەڵکردنی بیری ئاو لەو ناوچانەی کە ئاستی ئاوی ژێرزەوی بە خێرایی یاخود بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە، چونکە بە ئامانجکردنی ئاوی ژێرزەوی تەنیا بە مانای بڕی ئاوی بەکارهێنراو نییە، بەڵکو کوالێتی ئاوەکە لە حاڵەتی کشانەوەدایە. دیاب زیاتر ڕاشی گەیاندووە عێراق بەرکەوتەی ساڵێکی دیکەی وشکە ساڵی دەبێت لە ئەگەری نەبارینی باران. مادەم باسی کەشوهەوا وشکە ساڵیمان کردو هەر لە بڕینەوەی دارەکان لە کوێستانەکانی کوردستان کەەوە زیان بە ژینگەگەنێت هەتاوەکو عێراق کە ڕوبەڕووی وشکە ساڵی ئەبێتەوە. باسی ئەوەشتان بۆکەم کە نوێنەرێکی کورد لە پەرلەمانی ئێرانیش دەڵێ هیوایەکی ئەو تۆیان نەماوە بۆ ئەوەی کە دەریاچەی ورمێ لە مردن ڕزگار بکەن و چونکە هەموو پرۆژەکانی حکوومەت بۆ بژانەوە شکستی خواردووە. هاوکات ئێستاشە هیچ بڕە ئاوێک ناگاتە دەریاچەکەەوە. شارەزایانی ژینگەش دەڵێن کە لە ئەگەری وشەبوونی ئەو دەریاچەیە کە دەریاچەی ورمەیە کارەساتێکی ژینگەی گەورە ڕوەدات. دەریاچەی ورمێ خەریکە دواهەناسەکانی هەڵدەکێشێت. ئەوە بۆ چوونی جەلال مەحموودزادە نوێنەری خەڵکی بەهاباد لە پەرلەمانی ئێرانە. ئەو دەڵێ هەموو پلانەکان بۆ بوژاندنەوە شکستیان خواردووە، چونکە لەو دۆخەشدا 300 ملیۆن مەتر سێجێ ئاوەکە بۆ تەورێز دەگوازرێتەوە و ئەو تونێلەی بڕیاریش بوو ئاو بگەێنێتە دەریاچەکە درزی تێکەوتووە و کاری پێناکرێت. جگەلەوەی هاوڵاتیانیش دەڵێن ئەو پردەی بە ناوەڕاستی دەریاچەکەدا دەڕوات هۆکارێکی دیکەی وشک بوونیەتی. ئەسخانە ببینیت 70% ئێستا زیاتر لە 70% دەریاچەکە وشک بووە. دەمەوێ بە بەرپرسان بڵێم کە هۆکاری وشکبوونی ئەو پردەیە کە لە ناوەڕاستی دەریاکە لێیانداوە. بە نەزانی ئەو کارەیان کردووە و ئەو کارە ساتەیان خوڵقاندووە. دەریاچەی ورمێ شەشەم گەورەترین دەریاچەی ئاوی سوێری جیهان و گەورەترین دەریاچەی سوێری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵام ئێستا هیچ یەک لەو تایبەتمەندیانەی نەماوە، چونکە بەپێی لێدوانی ناوەندی بوژاندنەوەی دەریاچەکە 90% وشک بووە و ئێستا لە هەموو کات بۆ زیندووکردنەوەی دەستەوەستانن. وشکبوونیشی کاریگەری لەسەر ژیانی چەندین ملیۆن دانیشتوی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دادەنێت. با طوفان‌های نمک میتونه چندین وشکبوونی دەریاچەکە وا دەکات کە باهۆزی خوێ دروست بێت و ئەو باهۆزەش ئاژەڵ و باخ و شینای ناوچەکە لە ناو دەبات. ئاژاڵەکانی ناو دەریاچەکە و دەوروبەریشی هەمووی لە ناوچووە بەگشتی کاریگەری سەر ژیانی ملیۆنان کەس دادەنێت. جانورایی که تو این آب شور زندگی میکردن مثل آرتمیا. ئێستا هیچ بڕە ئاوێک ناڕژێتەوە ناو دەریاچەی ورمێ. پرۆژەکانی گواستنەوەی ئاو سەرکەوتو نەبوونە و ڕێژەی بارانبارینیش کەمی کردووە. هەموو ئەوانە ژوای کردووە کە ڕۆژی ئەو دەریاچەیە خەریکە ئاوا دەبێت و لایەنە پەیوەندیدارەکانیش نایشاردنەوەکە خەریکە بە تەواوەتی هیوا بڕاو دەبن. لە مانگی تشرینی یەکەم لە غەزە دەستی کرد بە چنینی بەرهەمی خورماوەتە. لەو مانگەوە خەڵکی غەزە دەستەکەن بە چنینی خورما. چاندن و بەرهەمێنانی خورما لەو وڵاتە عەرەبیەکان تایبەتمەندی خۆی هەیە، چونکە هەم پێویستی بە زەوی لەبارە هەم کەش و هەوای گونجاو. بۆیە بەرهەمهێنانی ئەم بەرهەمە سەدان ساڵە گرنگی و بەهای کولتوری و هەروەها کۆمەڵایەتی لە ناو وڵاتە عەرەبیەکان هەیە. مها تشرينا ايكي اسمان نافچيا دير بلح لغزير برنگ سور خملا خود ديار دكه دنگ لرزينا بلگن خورميد ناف دستن جوتياران دا كيف خوشيكا زيده بوان چه دكه کو سال ديف سال دوی مهدا لهيويا في برهمي دمينن بوريسان سر دكevin بو بدست اخسنا سر چاوه جيارا خويا روجانه کو بگو پیتکن داره ويه موسم جني البلح. احنا في مرحله بيجي استوى البلح في شهر 10. ام لمها تشرينا يكي دس بقوناغا تشرينا خورميان دكن قدما مهكيجي بردوام دبه ام بسرداران سرد كيفن و چقين خورمان دبرن و الجور ده دافيجن اف ورزكي جلكي خوشش بو جوتيار و كاركران ام صالانه الهيفيا في مهد مينن العامل بيستفيد وصاحب الاشي بيستفيد.
يتوالى نزول عراجين البلح شتلن خرمێژ گوپیتکێ بەرەفخوارێ دهێن فڕێکردن لێ دەما دهێنە کومکردن و ئامادەکردن بۆ بازاری دوودلیە ڕکابەریە دیگەلوان بەرهەمێن ji derve dihên û zêdeyiya berhemê navxwe dest pê dike. Niha qonaxa komkîna amadekîna xurmê dest pê dike. Paşî di nava frîzerên mezin da dihêne helgirtin û dema berhemê xurmê kêm dibe dihêne deranîn û dixêne nava bazarê navxwe û eger sinû jî bihêne vekirin em dişîne kenarê rojava. تلال من عراجين البلح سەرباری بڵاوبوونا کرمان di nava darên xurmê de ku rihên wê hişik dike û darê pîj dike. Lê xurmeyeka baş ev sal berhem hatiye. عجاز خاوية هذه السوسي زي ما تقول Em pêkolê dikin vî kirmîş nav bibin û bi çendîn curên dermanan direşînin. Eger bi kûrî biçe nava wê darê de ew dar bi temamî hişk dibe. Ya ji me tê em dikin heya gon bikaribin qazancê ji vî fêqiyî bibînin. احنا نستفيد من التمر تبعه. هنا ينتظر Li vê derê cutiya li hîviya bilavekirina vî rêja berhemîne bû nava bazarî û vebûna dergehên hinardekirinê û çûna nava pîşesaziya alogorîkirinê ne. Koçê dibe çarenivîsê welatiyên vî kertî baştir lê bike. عناقيد معقود عليها أمل أكثر من 5,000 أسرة. Hîviya 5,000 xezanên Xezê ku di vî werzê salê de kar dikin bi van îşên xurmê vegirê daye. Werzeke cutiyar têda dîv qazancekê baş digeriyên ji vî berhemê ku rengê wê sor tema wê ya şirîn û tirij berze kiriye. بها طباسي كردستان بالسوچار غزة فلسطين. لەگەڵ بەرزبوونەوەی ژمارە ڕووداوەکانی تەقەکردن و هێرشی چەکداری بۆ سەر قوتابخانەکان لە ئەمریکا ئیدی ترس و دڵڕاوکی زۆر لە ناو مناڵان دروست بووە. دەروون ناسەکان بە جۆرەها شێوە هەڵ بۆ هێورکردنەوەی دۆخی دەرونیە و منداڵانە دەدەن کە ئەم توندوتیژیانی کە بە چاوی خۆیان بینیویانە زیاتر مەترسی نەخاتە سەر ژیانی دەرونی ئەوان. نووسەرانیش هەڵ دەدەن کە بە نووسینی کتێبی ئاست بەرزکە ئاستی هۆشیاری منداڵەکان بباتە سەرەوە سەبارەت بە توندوتیژیەکانی لەم شێوەیە کە ڕوویان داوە بتوانێت ئاستی و منداڵانە بەرامبەر بەم ڕووداوانە باتە سەرتر کە ئەو ترسیان نەمێنێت یاخود کاریگەری مەترسیداری لەسەر دەرونی منداڵەکان نەبێت ئەوە لەم جۆرە کتێبانە ئامادە ئەکەن بۆ هەر جۆرە حاڵەتێکی لە ناوکە. بە گوتەی دەستگاکانی چاپەمەنی خواست بۆ ئەو جۆرە کتێبانەی کە وێنەیان تیادا زیاتر بەکارهاتووە زۆر زیادی کردووە. بە تایبەت ئەو وێنانەی ئاماژە بۆ ڕووداوەکانی تەقەکردنی ئەم دوایەی قوتابخانەیەک لە ئەمریکا دەکەن. پسپۆران ڕایان گەیاندووە ئەم جۆرە پەرتوکانە دەتوانێت یارمەتی منداڵان بدات سەبارەت بە هەستەکانیان بەرامبەر ئەو جۆرە ڕووداوە دڵتەزێنانە. ئایان ئەلیس جیمس بە ناوی هونەری ئەلکتریک بە بەکارهێنانی کتێبە وێنەدارەکان و بووکەڵەکان کە لەسەر دەرونی منداڵان کار دەکات سەبارەت بە پێشگیریکردن لە بیری توندوتیژی بەچەک بە تایبەت ئەو توندوتیژیانەی لە نیویۆرک لەم دوایانەدا ڕوویدا. ئەگەر بتوانم بووکەڵە بەکاردەهێنم و ئەگەر پێم بکرێت چەند کتێبێک بنووسم یاخود چەند گۆرانی و میوزیکێک ئامادە بکەم ئەوە خێرا دەچمە دەرەوە بۆ منداڵێکی تەمەن 5 بۆ 6 ساڵ نمایشی دەکەم و دەست دەکەم بەکارکردن لەسەر دەرونی ئەم منداڵە بەو ڕێگەیە و پێم وایە ئەو کارانە کاریگەری باشی هەیە. لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی دڵەڕاوکێ و خەمۆکی لە نێوان مێرد منداڵانی ئەمریکی پسپۆڕان ئاماژە بۆ دەکەن دەبێت ژمارەی سەرچاوی ئەو جۆرە نووسراوان و کتێبانە هاوشێوەی ئەم کتێبانە زیاد بکرێت. من لەو باوەڕەدام کامە کارێکی کاریگەرە کە دەتوانرێت لەم ڕێگەیەوە کار لەسەر چارەسەرکردنی دەرونی منداڵان بکرێت چونکە ئەم کتێبانە ئەو جۆرە چالاکیانەی تێدایە کە دەتوانرێت منداڵان لە چالاکیەکان بەشداریان پێ بکرێت. بەوتەی پسپۆڕانی دەروونناسی و نووسەران هەر کاتێک ڕووداوێکی گرنگ لە جیهاندا ڕوو دەدات دواتر بە شێوەیەک لە ئەدەبیاتی منداڵان ڕەنگ دەداتەوە. بۆ کەمتر کاریگەری خستنە سەر منداڵان لەو ڕووداوانە دەبێت ئەدەبیاتی منداڵان بۆ پاراستنی دۆخی دەرونیان لەسەر ڕێچکەی شادی و خۆشی کارەکانیان ئەنجام بدەن و لە ڕێگەی کتێبەکانەوە زیانی دەرونی لە منداڵان دوور بکەنەوە.
وڵاتانی جیهان بە بەردەوام باس لە پاراستنی ژینگە دەکەن و کۆڕبەند و ئێڤنتی جیهانی ساز دەکەن. پسپۆڕانی ژینگە شەڵێن کە دەبێت ڕێژەی بەکارهێنانی گاز کە گازە زیان بەخشەکان زیاتر کەم بکرێتەوە لە بری ئەوە سوود لە وزەی خۆر وەربگیرێت. ئێستا کۆمپانیایەکی سویدی کار لەسەر دروستکردنی کەشتیەک دەکات کەوا بە وزەی خۆر کار بکات کە ئەمە بە تەواوی ڕێژەی ئەو گازانە کەمەکاتەوە کە مەترسین بۆ سەر ژینگە و خۆ بە دوورگرتن لە دووکەڵی کارگەکان و ئۆتۆمبیل و هۆکارەکانی دیکەی گاستنەوە. وەکە هەولێکیش بۆ سینۆردارکردنا پیسبوونا ژینگە هەیە ئەف کارمەند کار لەسەر پێشخستنا کەشتیان دگن. کۆمپانیەکە سویدی بناوێ ئێکسشۆر کار لەسەر وەیەکی دکە کۆ کەشتیên wan li ser wizaya rojê kar bikin. Karmendên wê hewl didin bi sedan ji cûrêvan keştiyan drûst bikin. Rêvebera cîbcîkara wê kompaniyê jî dibêje ew naxwazin xwe bi Tesla re beramber bikin. Em naxwazin xwe bi Tesla re beramber bikin. Em dixwazin êkisşor bin. Rasta çêkirina keştiyeke elektrîkî û pêşketî gelekî bi ser modêla sê ya Tesla ve diçe. کۆمپانیا ئێکسشۆر دچێکردنا کەشتیەیان دە بناو دەنگەلی سوێد و ji sala 2016 ve di nava pîşeyên elektrîkê de kar dike. Niha jî li bere keştiya xwe ya binavê The X-Shore yek bixet bazarê de ku bihayê wê derdora 100,000 euro ye. Eger em vî berhemî bi keştiyekî kevin beramber bikin, vê diyar be ku dema derdikeve ti gazekî pîs dernaxe weke keştiyên kevin ku ew keştî 4 caran ji otomobîlan duyem oksîda karbon derdixe. Armanca serekeya vê kompaniyê rêgirtine li ber bikaranîna sotemeniyê ku dibe sedema pîsbûna jîngehê. Yek patrî li xwe digire li şûna doyan ku şiyana wê 63 kîlowata di yek demijmêrê de. Bi vê yekê him bihayê têçûyan kêm dike, him jî berdana karbonê di hewayê de kêm dike. Me armancek ji xwe re destnîşan kiriye em dixwazin qebareya karbonê li jîngehê bikin sifir. Dam bu karbonê kem keştiya vala ji karbonê heta sala 2030 bikin di bazarî de. Ev tê waweteyê ku her qonaxekê de divê berhemên me stemeniyê li xwe negire. Niha hûn deng dikin ku dengekî kêm ji avê derdikeve, dengê motorê nîne. Eger tu li ser geştiyeke din be, tê dengê motorê keştiyê kirba. Ev tiştekî gelek cuda ye. Welatê Swêd bi kompanyên xwe yên dostên jîngehê û kompanyên teknolojiyên jîngehê nas kiriye. Rêveberên vê kompanyê hêvî dikin ku hin kompanyên din jî dest bi heman karî bikin. Ji ber ku divê li seranserî Swêd 3,500,000 keştî werin guhertin. ماوەی 200 ساڵە چەند هۆزێکی وڵاتی لۆستۆ لە ناو ئەشکەوتەکانە ژین ژیان لە ناوم ئەشکەوتانە لەگەڵ سەرهەڵدانی دیاردەی مرۆڤخۆری لە وڵاتە دەستی پێکرد. دیتر لەو کاتەوە ئەوان فێری ئەو جۆرە ژیانە بوون. هەرچەندە ئێستا ئەم دیاردەیە لەم وڵاتە نەماوە ئەوە لەگەڵ ئەوەشا خەڵکی نیشتەجێ ئەم ئەشکەوتانە ڕۆژانە ڕوبەڕووی سەختێکی زۆر دەبنەوە بەڵام ئامادە نین دەستبەرداری ئەم شێوازەی ژیان ببن. بەشێک لە خەڵکی وڵاتی لوسوتۆ هێشتا لە ناو ئەشکەوتەکاندا دەژین و ئامادەنین دەستبەرداری ئەو ژیانە سادە و لە هەمان کات سەختەی ئێرە بن. لە سەدەی 19 دوای ئەوەی کەمبوونی خۆراک و شەڕوای کرد بەشێک لە خەڵکی لوسوتۆ ببنە مرۆڤخۆر ژیان لە ناو ئەم ئەشکەوتە بەرز و دوورە دەستانە دەستی پێکرد. لێرە دەژین بۆ ئەوەی وەک خەڵکی هۆزی باسۆسۆ پارێزگاری لە کللتوری خۆمان بکەین و باو باپیرانمان لەبیر نەکەین. خەڵکەکە بۆ هێنانی ئاو دەبێت ڕێگەیەکی درێژ ببڕن و هەروەها ئەگەر کەسێکیان نەخۆش کەوت لەبەر دووریان لە شار و هەروەها نالەباری ڕێگاوبان ئەوە ژیانیان لێ تاڵ دەبێت. نەبوونی ڕێگاوبان کاریگەری لەسەر هاتنی گەشتیاران بۆ شوێنەکەش هەبووە. گلەیمان لە دەستەی گەشت و گوزار هەیە ئەگەر کاتیان بۆمان تەرخان کرد بووایە ڕێگاوبانەکەیان بۆمان چاک کردبایە گەشتیاران بۆ ناوچەکەمان دەگەڕانەوە و ئێمەش بۆ خۆمان و گەنجانمان ئیش و کارمان دەدۆزیەوە.
دیوخوت لەمانی زیلێممانەکە لە باکەلا لاچلای نایسین هەنگ. حکوومەت دەرماڵەیەکی بۆ خەڵکە بتەمەنەکەی ئەم ئەشکەوتانە بڕیوەتەوە، بەڵام ئەوانی دیکەیان خەریکی ئاژەڵدارین، هەرچەندە ناوچەکە بەگشتی لە وەرگەی باشیشی لێ نییە. وڵاتی لوسوتۆ لە ئەفریقا یەکێکە لەو سێ وڵاتەی جیهان کە هەموو ڕووبەرەکەیان بە خاکی وڵاتێکی دیکەوە دەورە دراوە. لەم وڵاتە بەهۆی بەرزیەکەشیەوە بەفریش دەبارێت. بەم شێوەیە هاتنە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەمان بۆ هیوام کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت تا بە یەک گەیشتنەوەیکی دیکە لە نێوانێمەوە ئێوە خاتانەکە.